ولی تماشاوان جا بگم هن وکی روزانه جیم دوشوپینین هند دوشوپینین دیاردا کشتنه طبعا لکردستانی گلی باوی که مترسیدار بالا بویه تایبتی لوی داوی باوی که مترسیدار تر بالا بویه ایدیا و روشالات ناوینه سنور همود وکرین هر کسی دخوازه چک دزدکه و چک چی جوره چکان هبی دزدکه و لاری ما کردستانی جی پیشتر جی آسا هابونه گلک جران بریار هات ندر کرن کو ریگری ل دیاردا چک داری تایبتی به مولد بیت کرن لیوا کو پیویس نبویه تدید دو سروکی حکومت ما کردستان بریاره که کنکریتی ده هر چند خلا کام پشتی بریاره بگم لهمو پارزگاهان لهمو اداره سربخا بریاره کفت توارجی بجی کرنه دا اوا کو جه سرنجی بازار روسی کن چک فروتن هبویه تيجوتن همو جورين چكان حتى بحث RPG نظام چياجي تداتات نفروتن لدرجنان ايرو همو قفلن جبر كروجا جمعه بارا بتريا بازارا گرن بون ايرو نمانه ادي چي بيتا كرن گلو كو همو جواك همو ريك خراو همو كسايتي همو بهفرا هول بدن كو فيديار دنه جبر كو چك اوي چكي تلگيري چشم ترسيداره يعني دي كسه كي بكوجان اوي كسه كي بكوجه بريس سيروان گردي سر پرشكار تورا بنديار خراوين سيفيل لستودگي ديالما كاك سيروان ريك خراوان جواكا سيفيل طبعا في ريك خراوان تعبير الهمو بيكاتين جواكيت كان حتى حزب جيك بخوا بشا كش ريك خراوان سيفيلي افهموا تشنا تشارجبه توعيه كرنا جواكي دا تيجيشنو بيجيشنا جواكي دا جبلي دا خاص كرنا ما فين جواكي كواتا قالوا رولي وكو ريك خراوان سيفيل همو اليه كي تشيا كو خالكي بيب جينش خايا صحيح بس تو نشي ايكي جاسا صرفرسكي طاشان جرينجا مجي خالكي بيتا غوارتن معرفه بيتا غوارتن تيجي خالكي بيتا غوارتن كوبزان تشيك هالجرتن ما ترسي داري زۆر سپاس کاکە سپاس بۆ 24 سپاس بۆ ئەو بڕیارەی خێرایی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە ساڵی 2015 ئێمە کوڕەخراوەکانی کۆمەڵی مەدەنی جواکا سیڤیل لە هەرێمی کوردستان بە بەردەوام فۆکسمان لەسەرەوەی بوو چۆن بتوانین دیاردەی هەرگرتن لە هەرێمی کوردستان قەدەغە بکەین یان کەمی کەینەوە یا ڕێژەکەی بە ئاراستەیەک بین بەڵام چەند جارێک بڕیاردرا کە چەکەڵگرتن قەدەغێ و دەستگا ئەمنەکانیان ئاگادار دەکوتە بەڵام من دوێنێش کە بڕیارەکە ینی پەیامەکەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانم بینی وەکو ڕابردوو هاتە پێشچان وتم دەوی ئەوەش چەند ڕۆژێکە و دێو دەڕوە بەڵام فیدباکی خێرایی پارێزگاکان و بە پیلهاتنی وەزیری ناوخۆ و داخستنی بازاڕەکان ئارامێکی بە شتێک بەخشی کە ئەویژەوەی بڕیارەکان دەچێتە بواری جێبەجێکردن ئەمە پێمان دەڵێ لەم قۆناغا هەنگاوێکی زۆر گرنگ نایە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پارتە سیاسەکان بەتایبەتی پارتە سیاسەکان خاوەنی مۆڵەتی چەکن خۆیان چەک بۆ خەڵک دروست دەکەن دەبی ئەمە یەکەم هۆکار بێت کە وەزیری ناوخۆش لە کۆنگرەکەدا ئاماژە پێ بکرد ئەمە دەچێت قەدەغەکردنەوە ئەوی تر کە کاری ئێمەیە دەبێت ئێمە بەڕاستی لەگەڵ دوو شوێنی زۆر گرنگمانەیە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە چۆن بتوانین پەروەردەی پێشینەی پەروەردەی پێش سیاست بخەین ئەمە هەوڵ بدەین سیاسیەکانیشمان پەروەردەی خۆمان پێش پەروەردەی سیاسی بخەین چونکە ئەم قۆناغی ئێمە تەنها چەکەڵگرتن بەشێک نیە لەم ئاراستەکردنە ئێستا بەڕاستی ئاراستەی کۆمەلگاکەمانە من دوو ئاماری زۆر کورتت پێ دەڵێن تورکیا خاوەنی 85 میلیۆن کەسە 326 کەس لە ساڵی 2021 کوژراوە 326 کەس سوید خاوەنی 10 میلیۆن کەسە کەتی 124 کەس تێدا کوژراوە هەرێمی کوردستان لە ساڵی 2020 لەگەڵ ساڵی 2021 دەزانی ئاماری کوشتنەکان چەند زیادی کردەوە دوو قاتە لە ساڵی 2021 دەبێت بە 555 کەس کوشتن خۆ کوشتن کوشتنی بە ئەنقەست سێ جۆرە کوشتنیشمانەیە بۆیە ئەو ئامارە پێمان دەڵێ نەک تەنها چەک بگرە پەروەردەی ئێمە لە مەترسیدایە ئاسایشی کۆمەڵایەتی ئێمە لە مەترسیدایە بۆیە ڕۆڵی ڕێکخراوەکان بەتایبەتی ئێستا پێویستە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان وەزارەت پەیوەنددارەکان لەگەڵ لایانی پەیوەندە من لەگەڵ میدیانیم من بە هیچ جۆرە لەگەڵ ئەوە نیم لە میدیا باسی شتەکان بکرێت لە میدیا ئێمە بۆ نمونەیەکت بێن بۆی کە پێشەوەی بێم لەگە برادری قسەم دەکرد دەیوت لە وڵاتی ئەڵمانیا گەنجێک براکەی تووشی حادیسەیەک دەبی خۆی دەبێتە بەر قیتار لە پێی دەڵێن ئەو برایەکەش تەلەفۆن بۆ پۆلیس دەکات دەڵێ برایەکەم خۆی کوشتووە لە بەردەم قیتارە ئەوش دەڵێ ناوی چییە شوێنەکەی کوێندەرە دەڵێ کاکە جەنابی پۆلیس ئێمە برامە دەڵێ کاکە خەڕۆ 11 کەس خۆی کوشتووە بەڵام لە میدیا باز نەکراوە بۆی ئێمە بەڕاستی میدیا لە باتی بێ فۆکسی زۆر بێخنە سەر ئەم پرسا دەبێت بە ئاراستە کاک سیروان نەک هەموو میدیا بەرپرسیار جێیە میدیا هەیە دەماک و کەسێک حتا دوو وەزیرێ ناوخۆژی شارەت پێدا دەمی بویارێکە کوشتنە چێت بێ حتا ئەوە دۆژی چێبووی کە سوکارن کوشتی تینن کو ئەو بخۆژێکی داخلە دڵن ئیدی دەدی داخفنەکە خەلەل دەبیوان دەرچوزان یاریان هەڵەدان یعنی پێش بریارە دادگەی پێش بریارە یاسای پێش هەر تشتێکە دکەبن حتا ئەف تۆڕێن جڤاکە حتا ئەف پێی جوسایت کومەک
سرد پیدا بونه کمک بجرین حماسی تین سروی تر هر تشتی که تبلیغ کن کواتا دوی چارچوبی دا هین و کوری خلاوین سوی گلو پیوسته چه بیت کرن کو فعلا سنورک بوی که بیت دانان تو زانی باندوریا میدیای به همو بشنوه لهر تشتی که کاریگرتر لسر جواکی شکومان که دانیه کاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوەیە پردێکی پەیوەندی لە نێوان خەڵکو و دەسەڵاتە دەبی ئەم سپیسێکە هەیە پڕ بکرێتەوە ئەم سپیسەش بەچی پراکرێتەوە بەڕاستی ڕۆڵی دەبی ڕۆڵی بە دەروونناسان و کۆمەڵناسان بدرێ ئێمە وەزارەتێکمانەی پێ دەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی توێژینەوەکان پێمان بڵێت هۆکارەکان بۆ زیاد دەکەن بۆچی ئاستەکان دەگاتە ئەوە ئێمە بۆ نەمانتوانیوە مناڵەکانمان بە خەونی گەورە پەروەردە بکەین بۆ کاتێک خەونی گەورەی هەیە پێمان وایە کارەسات دروست دەکا بۆچی ئێمە دەبی هەوڵ بدەین خەونی مناڵەکانمان بکوژین کە دەگات ئەو ئاستی ئەمڕۆکە کوشتن لێ ڕوو بدا کوشترا و لێ ڕوو بدرا هەموو ئەو ڕووداوانە لە چێوە فیدباکی هەیە ئەم ڕووداوانە پێشینەی هەیە پێشینەکە وا دەکا ئێمە چی بکەین کە ئەوە بەڕاستی ڕۆڵی ڕێکخراوەکانە من هەڵە ڕێگای ئێوەوەش یعنی ئێمە دوێنێش پەیامێکمان لۆ جەنابی وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان ناردووە بچین دیبێتێکی داخراو بکەین کۆمەڵێک توێژەر کۆمەڵێک پەیلانی پەیوەنددار وەزارەتی پەیوەنددار بێنی کۆ ببینەوە ئامانجێکمانەیە ئامانجەکەش ئەوەیە بتوانین کۆی ئەو پرۆسەیە بکەینە بەرنامجێک بیدەین و سەرۆک وەزیران ئێمە کاکە دەتوانین لەو قۆناغەدا وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی تەنها لە میدیاکان باز نەکەین وەڵاهی چەک زۆرە و دەکرێت دەمێکە وتومانە دەکرێت هێزە ئەمنیەکان کاتێک چەکیان داوامیان تاوا بێ چەکەکان لە شوێنێک بەجێ بڵن بەڵام ئەو شوێنە نییە لە ناو دام و دەستگا فەرمیەکانی ئەمنی لە هەرێمی کوردستانە ئەمەش بەشێکە لە زیادکردی بودجە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی چەک و مانەوەی شوێن تەنانەت لە وڵاتانی ئەوروپا کاتێک چەک دەدرێتە کەسێک ژمارەی فیشەکەی لەسرە ئەوەی گولەیکە لەسەرتی ژماری لەسرە ژمارەکە دەدرێتە ئەو شوێنە دەستگا ئەمنیەکان کۆنتڕۆڵ دەکەن پاشان بزان ئەم فیشەکە بۆچی بەکارهاتووە بۆیە ئەمەی کە ئێستا ڕوودا لە هەرێمی کوردستان ئەمە ئەوە نییە ئەوەی کاک مەسعود بڵێوتی بەڵێ کاکی سیران توزانی هەرێما کوردستانی ڤسی ساڵە کومێکە بابەت و پرسگیرێکن گەلێکن جددی هەنە یعنی حکوومەتە هەرێمی نەکارە شەوە ڕۆژێکی بێ پرسێ چارەسەر کە سەرۆکی حکوومەتی بخۆشی دەبێژیت یاسایە کە یاف یاسایە لە داویە vê ساڵێ دەکەوێتێت قوارێکی بەجێکردنێدا ئەف جیلێنها ئەوێل سەر ئەردی جیلێکی گەلێک توندا لەندێک دەڤێرن کوردستانی هەر گەلێکی توندا تشتێکی قبول ناکەش بلی چەک حتا صلح عشائری بۆ نمونە و بویارە دووچێ بۆ صلح عشاریات هاتیەکردن قوڕ کچێکی هەفتوڤایە سێ کچ بەرامبەر vê کچێدانە برای توێ نظام کەس و کارێتێ شوندا هاتکە هەر جارێکدن کوشتیە کەواتە تا چەند گرنگە یاسا سەرەوە بیت تا چەند گرنگە ئیدی ئەف مەسەلێ صلح عشائری پەنابەرن بۆ نظام چەو چپ دیمایی بێت ئەوەیە کە بنارەتێت پرسگیرێکە بێنە چارکردن حتا جیلێنها بێتە پەروەردەکردن نەیە داهاتی کاکەکەر لە ئێستادا ئێمە کاتێکەکە دادگا ڕۆڵەشی کاریگەری بینی ئەمە پرسیارەکە وەکو تەعنی لە دادگا ئەمە پرسیارەکە ئەگەر دادگا ڕۆڵی کاریگەر ببینێ قەزیە مامۆستایەکان لە ساڵی 2009 و ئەبدوو مامۆستایی شەید کران قەزیەکان لە 2009 بۆچی یەکلایی نەکراوە لەگەڵ ئەم قوتابیە ئەمە دادگا کاتێک دادگا نایە ڕۆڵی سەرەکی خۆی ببینێ خەڵک پەنا دەباتە بەشتی چترە بەڵام کە دادگا سەروەر بوو هەموو خەڵک زانین دادگا مافی دەستێنێ ئەو کاتێ ڕوو لە دادگا دەکەم ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم دیسان وتمەوە پەروەردە دەزانی بێکاری ڕۆڵ دەبینێ دەزانی قەیرانی سیاسی ڕۆڵ دەبینێ دەزانی میدیا ڕۆڵ دەبینێ وەکو وتم ئێستا من لە دوێنێوە 6 بەرنامەی کوردستان 24 بینی و لەسەر ئەوەی کە هۆشیاری چەکەڵگرتن چۆن دەتوانین چەقەڵ دەکرێت چۆن قسە لەسەر دەکرێت لە دوێنێوە لە پاش کۆنگرێ ڕۆژنامەوانێکی ئەمە بابە ئەمە زۆر باشەوەی کە هۆشیار دەکەیت دێژی پێنجی پارتên کوردستانی هەنە بە هەموو بیرۆ بچونên cuda bi dehan rêxerawên civaka sivîl hene bi sedan kanalên cuda cudayên ragihandinê hene kewata şûlêvan her hemî tewiyekirina xelkî pêgihandina xelkî ye kewata ev jî neşene tu nabînî ku ev jî rolê xwe negeşne ku hemû sekterên îdara vî welatî dikin di hemû kayên cuda da hemû awayekî baş karê xwe nekirine بە پێی یاسای ژمارەی ساڵی 2020 یاسای ژمارەی ساڵی 2011 کە فەرمانگەی ڕێکخراوە حکوومەکانی هەرێمی کوردستانی پێدامەزراوە نزیکەی 5000 ڕێکخراو مۆڵەتدارە بەپێی یاساکە دەبی لە 3 کەس کەمتر نەبی واتە 15000 کەس چالاگوانە ئەمە یەک دوو 7000 ڕۆژنامە نووسمانەیە لە هەرێمی کوردستانە زیاتر لە 290 میدیای بیندرا و خوێندرا و ڕۆژنامەمان هەیە ئەمە پێمان دەڵێ ئێمە بەڕاستی دەی بە ئەرش و خۆمان هەستین یان ئەوەتە کەمیکەینەوە ئێمە بەڕاستی خۆ لەگەڵ بەرتەسکردنەوەی ئازادی نیم بەڵام ناکرێ ڕێکخراو بۆ ناو دروست بێ ناکرێ ڕۆژنامە بۆ ناو دروست بێ ناکرێ ڕۆژنامە نووسە من موبایلێکی لە دەستا پرسیاری وا لە خەڵک دەکات کە حەقڵت ڕدەگریت کە ممکنە خۆی بێتەوە کارێک بۆ کوشتن تۆ کاتێک لە ناو قیمەی کوشتنی کەسێکە یانی لە ناو گریانی کەسێکای دەچیت ئەرێ بێزەحمەت هەست چۆنە ئێمە کوڕی کوژراوە کچی کوژراوە چۆن هەستی چۆن بێ ئەمە کەی پرسیاری میدیاییە بۆیە ئەم بۆ پرسیارێت بابێک کوشتیت کە کەسێکی دیت کە دوی دەمێک و گەلێکی عەسەبیە
بۆیە بەڕاستی ئێمە دەبی لەو دۆخەدا هەمومان بە پرسیارەمان بەڵام بکەین داوا لە میدیاکان دەکەم بە تایبەتی دەکرێت سیاسیەکان بەلا بنێن کەمێکی بەشێکی کاتی خۆیان تەرخام بکەم بۆ دەرون ناس و کۆمەڵ ناسەکان کە خۆم لەوانە نیم نە کۆمەڵ ناسم نە دەرون ناسم بەڵام داوا دەکەم ئەمانە بینە سەر شاشەکان بۆی بەلایانی کەم خەڵک گویان لێ بگری ئاراستەی خەڵککەن پەروەردەی خەڵککەن ینی پەروەردەکردنی مناڵەکانمان ئەوە بەشێکی ئەگەر زۆر کورتی کاکسیرۆن تو نبینی پتر هەر کەسێکە و هەموو ڕێی خەڕە و نابوو نیشانێن تا گوتی کو دبل سینێژی هەتنابن کو زۆرترین مەزنترین وڵاتی جیهانی ژاری نفوسێ بە ئەنی ریفورمێکە جەزری توانجی دەبێتەکردن تایبەتی 7000 ڕۆژنامەوان کیرانە ڕۆژنامە بن ئەوەی هەموو ڕۆژنامەوانە فعلەن بۆیە ئێستا کاتی ئەوەیە ئێمە بە خۆماندا بچینەوە کێن ئەوانەی کە بەڕاستی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنین بۆ ئاراستەکردنی کۆمەلگا بە شێوەیەکی دروست وەر ئەو ڕۆژنامەنووس و میدیاکارانە چێن کە لە خەمی کۆمەلگا و میلەتەکەیاندان ئەگەر ئێمە توانیمان وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەو پرسێکە من ئەو ڕۆژێک ئەو دوو مامۆستایەتیدا دەکوژە ئێمە لە ڕاو هۆتۆلێکە خەریکی کۆنفرانسی مخەدەرات بن کە مەترسێکی گەورەی لەسەر کۆمەلگا کەچی لە باتی بەڕاستی یعنی فۆکسەکە کەتە سەرکوێ کە سەر کوشتنەکە ئەوەی کە ئەمە ئیشمان لەسەر دەکرد کە ئارەساتێکی گەورەترەکە بەرەوکی کوردستانی گرتووە بۆیە بەڕاستی هەمومان دەست ناو دەست دەبی ئێمە هاوکاری حکوومەتەکەی خۆمان بچکەم حکوومەتە ئی شخصێک نییە ئی پارتێکی سیاسیش نییە ئی ئەم نیشتیمانەیە دەبی ئێمە خەمی لێ بخۆین مناڵەکانمان نەوەی داهاتومان بپارێزین لەو هەمە کوشتن و لەو مخەدەرات و لەو مەترسی ئاسایش کۆمەڵاتیەی کە مەترسیە لەسەر هەر هەموو لایەکمان ولی بیڤیا سەرنجەتە گەشت بیت برێس سیروانگردی سەرپەرشکاری توڕا بن دیارێک خراوێن سڤیل کاک سیروان زۆر سپاس.